ڕێوەڕسمی هێنانەوەی تەرمی 5 کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستانە کە هەفتەیەکە لەژێر بەفرماونەتەوە و لەسەر سنووری ئێران و تورکیا. هەفتەیەک بوو کە سوکاریان چاوەڕێ هێنانەوەیان بوون، بەڵام تورکیا ڕێگەی نەدەدا خەڵک و تیمەکانی فریاکەوتنی حکوومەتی ئێران بستنە شوێنی ڕنووی بەفر کە تەرمی ئەو 5 کۆڵبەرەی خستوەتە ژێر بەفرەوە. دوای هەفتەیەک کە سوکاری قوربانیەکان و خەڵکی گوندەکانی ناوچەی سۆما چی دیکە بەرگەی چاوەڕوانی تیمەکانی حکوومەتیان نەگرت و خۆیان چوونە شوێنی ڕووداوەکە و تەرمەکانیان هێنایەوە کە سوکاری قوربانیان ئاماژە بەوە دەکەن ساڵانە ڕووداوی لەو شێوە دووبارە دەبنەوە و کۆڵبەران و خەڵکی ناوچە سنوورەکان بە گیان و خوێن قوربانی بۆ پەیداکردنی پاروەنانێک دەدەن. ئاسی چەند ڕۆژە بوو و تەرمێوانە دەبن پێلێن بەرفێدا مابوون و سەدەم و سەبەبا و زێدەتر جوان ڕۆژان ئەڤەمان دەبن پێلێن بەرفێدا ڕێگیری لە ئالیە دەڤلەتا تورک بوو و ڕێنەدەدا خەلکێن مەدەنی ڕێنەتدا گروهێن ئەمدادیên ئیرانê ku biçin ser şûna bûyerê ku ev hadise lê rûx daye zûtir wan termêwane peyda bikin. Meseleya eslî ji bo ev kesên ku li ser hudûd û sinûra dijîn meseleya bêkarbûn û hejariyê û nebûna derfetên karin em rica dikin di menteqeyên wek Soma Birados di gelek menteqeyên ku derfet hene bila kar bên afirandin. تەرمی ئەو 5 کۆڵبەری ڕۆژهەڵاتی کوردستان لە دیوی باکووری کوردستان درەنگانی شەو بە شاخەکاندا گەیەندرایەوە سنووری ڕۆژهەڵات و پاشان لە گوندی کورانی ناوچەی سۆمای ورمێ لە زەیدی خۆیان بە خاک سپێردران. لە ڕێوڕسمەکەدا سەدان کەس لە خەڵکی گوندەکانی برادۆست و سۆما و تەرگەوەڕوو مەرگەوەڕوو و کوردانی شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە بوون. کۆڵبەر و کاسبکارانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن هەرچەندە دەزانن ئەو ڕێگەی گرتویانەتە بەر ڕێگەی مان و نەمانە، بەڵام سەختی ژیان وای کردووە ناچار بن بەردەوام بن و گوێ بە سەلامەتیان نەدەن. داواش دەکەن چارەیەک لە دۆخی سەختی ژیانیان بکرێت. بیژمەتە چ دە ئومەدەمە چنە مەنە بۆخەنە بوستۆنە ناپازە چ تشنە مەنە حەویۆنە ئەس بیژمەتە مەجبور نام دەچن شەریکەینۆنە واللهی ما انتظارمە بوومە ڕێکی پەیداکن عملێکی بنە دەستی جوحیلمە هەندە نەینەکەشتنی. ئەو 5 کۆڵبەرەی گوندی کوران کە تەرمەکانیان ئەسپەردەی خاک کرا کە سوکاری یەکدین و بەهۆی نەبوونی هەلیکار ناچاری کۆڵبەری بوون. ئەمان نمونەی سەدان گوندی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانن کە دانیشتوانیان ناچارن بۆ پەیداکردنی بژێوی ژیان کۆڵێک بە سەختترین شاخەکاندا هەڵبگرن و سنووری سێ وڵات ببڕن تەنیا بۆ ئەوی بتوانن بژین. ساڵانەش لەم ڕێگەیەوە سەدان کۆڵبەر گیانیان بەخت دەکەن.